ويخرى لخرخا كردني فر لخا ويخرى لخرخا كردني فر لخا هاري مخا قلب نخري هاري مخا قلب نخري ويلرلي مويكا جعلرلي مويكا ويلرلي مويكا جعلرلي مويكا بروانا ابو كروكا لبو وردي لو مناو بروانا ابو كروكا لبو زارو لو مناو اوي حسب ما نكا هات كسدر ودماو اوي حسب ما نكا هات تدري دماو ويخرى لخرخاو كردني فر لخاو ويخرى لخرخاو كردني فر لخاو هاري مخقب نخري هاري مخقب نخري ولدي مويكا جعلري مويكا ولدي مويكا جعلري مويكا دستان خوش به دستی کاک عادل خوش به دنگ هر خوش به زور لدلو گورانی یاڵێ چیە سحرە چییە؟ بەمایکە کە قسە بکە گەر جوابم بیتەوە حیواری تایە گۆرانیەکانە یعنی ڕەحەکە بەبەر وشەکانە زۆر زۆر لە دڵەوە گۆرانیەڵێ دڵ هەر دڵێوان دڵدارش بەردەن وێڵ و دەربەدەر شارانیش کردن ئەوە یعنی چی مامۆستا؟ ئەوە یعنی هونەر ئەگەر لە هونەر بگەین هونەر یعنی عشقێکی خاوێن لە عشقێکی خاوێنەوە هونەر سەرچاوە دەگرێت کەواتە ئەو دوو دڵدارە ئەو دوو خۆشەویستە کە بۆ یەکتری دەبن یا لە یەک نزیک دەبنەوە پێویستە بە عشقێکی خاوێنەوە بە شێوەیەزێکی هونەری لە یەک نزیک بنەوە و ئەو ئاوازەش دەلالت لەسەرەوە کات و سەلماندنی هونەری پاک دەنوێنێت بۆیە بە قورگەڵێ چونکە قورگ یعنی خاوێنی دەنگ یعنی سپرانۆ و هارمۆنی ئەگەر برادرە مۆزیکەکان بزانن تێکەڵاو دەبێت و یەک دەگرێت و دەنگێک دەرەچێت دەنگی ئەو هونەرمەندە ئازیزەکە لە ڕۆژەڵاتی کوردستان هاتەوە بە خێراتی شەکێت زۆر بە دڵ گۆرانی وتوانە چێژ لێبی ئێوە چێشتان لێبینی تروانیان لێبینی بەڵام هونەر خۆی سەرچاوەی بوونی ملەتێکە ئەگەر ملەتێک گوێ بۆ ئاواز و گۆرانیەکەی نەگیرێت و لەوێەوە دەزانی کە ئەو ملەتە هەیە بەهۆی موزیکەوە بەهۆی ئاواز و گۆرانیەوە دەتوانین بڵێن ئەو نەتەوەیە یا زیندووە نەمردووە دیارە نەتەوەی ئێمە نەمردووە.